وەزارەتی دەرەوە بەدەنگی ئەمریکای ڕاگەیان راپۆرتەکانیان لەسەر هێرشە کیمیایی گومانبارەکەی ڕۆژی شەمە بینیوە کە کراوەتە سەر دۆمای سوریا نزیکەی 85 کەسی تێدا کوژراوە و زیاتر لە 1000 کەسیش بریندار بوون لە ناویاندا زۆربەی ژن و مناڵیش. لە دانیشتێکی تایبەتی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان باڵێزی ئەمریکانێکی هێلی گوتی دەیتوانی وێنەی ئەو خەڵکە بێتاوانە ببات تا نیشانیان بدات، بەڵام لە ئێستادا شتەکە زۆر لە نیشاندانی وێنەی تەرمی منداڵ زیاترە. ئێمە گەیشتوونەتە ئەو ساتەی کە دەبێت جیهان ببینێت. بڕیاری دادوەرانە دراوە. مێژوو ئەم ساتە وەختە تۆمار دەکات. جا ئایا ئەنجومەنی ئاسایش ئەرکەکانی خۆی بەجێ دەگەیەنێت یان شکستێکی ڕەهایە بۆ پاراستنی گەلی سووریا؟ جا بە هەر بارێکیان بێت ئەمریکا وەڵام دەداتەوە. باڵێزی رووسیا لە نەتەوەی گرتوەکان ڤاسیلی نەبینزیە گوتی پسپۆڕەکانی رووسیا لە ناوچەکە هیچ بەڵگەیەکی هێرشی چەکی کیمیاییان نەدۆزیوەتەوە. سەرلەبیانی ڕۆژی دووشەمەش سەرۆک ترامپ ئەو هێرشێ دڕندانەی بۆ سەر سووریایەکان بە چەکی قەدەغەکراوی کیمیایی شەرمەزار کرد و گوتی هەموو ئەوانەی کە بەرپرسیارن دەبێت باجەکەی بدەن. ئەگەر رووسیا بێگەر سووریا بێگەر ئێران بێگەر هەمیان بن پێکەوە ئێمە پێی دەزانین و بە زووترین کاتیش وەڵامەکە دەزانین. سەرۆک ترامپ بە ڕێگای تەلەفۆن لەگەڵ سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن قسەی کرد و ئەوان کۆک بوون لەسەر ئەوەی لە نزیکەوە پەیوەندیان بەیەکەوە هەبێت لەسەر وەڵامێکی توند بۆ ئەوەی ڕژێمەکەی ئەسەد بەرپرسیار بکرێت. کاتێک پرسیار لەسەر لێدوانەکانی هەفتەی ڕابردووی ترامپ کرا لەسەر خواستی کشانەوەی سەربازانی ئەمریکا لە سووریا، گوتەبێژی کۆشکی سپی سارا هاکەبی ساندرز گوتی سەرۆک دەخوازێت بەڵام ئەو دەشیەوێت دڵنیا بێت لەوەی ڕێگەی بەکارهێنانی چەکی کیمیایی بۆ سەر خەڵکی سیڤیل لە ئەسەد بگیرێت. ئەو گوتیشی ئاماژەکردن بەوەی ئەمریکا دەیەوێت هێزەکانی بکشێنێتەوە بە هیچ شێوەیەک مانای زیانگەیاندن بە تواناکانی بۆ بەرپرسیارکردنی لایەنەکان نییە.